سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست داڵقەیەم جارەی بەرنامەی ئەمڕۆدا باز لە گرنگی هەڵبژاردن و گۆڕانکاری دەکەین بە میواندارێک لە بەڕێزان مەڕوان گەڵاڵی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان و هاوژین عومەر بەرپرسی ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی سەرەتا راپۆرتێک دەبینی. کۆمیسیۆن لە ئامادەکاریەکان بەردەوامە. زیاتر لە 3 ملیۆن دەنگدەریش مافی بەشداریکردنیان لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەیە. و بڕیارە 30 ئەیلول هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێت. بە پێداتاکانی کۆمیسیۆنی هەڵبژاردننی هەرێم 3,085,461 کەس مافی دەنگدانیان هەیە. لەو ژمارەش 2,911,313 کەس مافی بەشداریکردنیان لە دەنگدانی گشتی هەیە. هاوکات بە پێداتاکانی کۆمیسیۆن لە دەنگدانی تایبەتدا 174,148 کەس مافی دەنگدانیان هەیە. بە پێی کۆمیسیۆنی هەڵبژاردن لە پارێزگای هەولێر 1,101,518 کەس، لە پارێزگای سلێمانی 1,195,000، لە پارێزگای دهۆک 790,375 کەس، لە پارێزگای هەڵەبجەش 69,151 کەس مافی دەنگدانیان هەیە. لە 11/9/2018 دەست پێ دەکات. لەلایەکی ترەوە کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم ماوەی بانگەشەی هەڵبژاردننی دیاری کردووە لە 11ی ئەم مانگە دەست پێ دەکات و تا کاتژمێر 8 ڕۆژی 28 نۆ دەخایەنێت. کۆمیسیۆنی هەڵبژاردن بۆ ڕێخستنی ماوەی بانگەشەی هەڵبژاردن چەندین ڕێنمایی دەرکردووە. بە پێی ڕێنمایەکانی کۆمیسیۆن، بەکارهێنانی دام و دەستگا فەرمیەکان و هێزە ئەمنیەکان دیاریبەخشین قەدەغەیە. هاوکات بەکارهێنانی سەروەت و سامانی گشتی و وەرگرتنی پارە لە دەرەوە یاساغ و قەدەغەیە. بڵاوکردنەوەی ڕێنمایەکانی کۆمیسیۆن بۆ بانگەشەی هەڵبژاردن لە کاتێکدایە هەردوو پارتە دەسەڵاتدارەکەی هەرێم لە هەڵبژاردنەکاندا بەردەوام حکوومەت و سامانی گشتیان بەکارهێناوە و بە پێچەوانی ڕێنمایەکانیش پارە و چەکیان دابەش کردووە. هەر لە چوارچێوەی ئامادەکاریەکانی کۆمیسیۆن وا بڕیارە 42,170 کەس بۆ ڕۆژی هەڵبژاردن گرێبەستیان لەگەڵ ئەنجام بدرێت. ئەمە لە کاتێکدایە کۆمیسیۆن نزیکەی 600 کارمەندی هەمیشەیی هەیە و 1,500 کارمەندی تریشی بۆ ماوەی 3 مانگ وەک گرێبەست دامەزراندووە. لەبارەی شێوازی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکەش پێشتر کۆمیسیۆنی هەڵبژاردننی هەرێم ڕایگەیاند بوو هەڵبژاردنەکە بە شێوەی کۆن بەڕێوە دەچێت و ئامێری ئەلکترۆنی تێدا بەکار نایەت و کاریش بەو کارتە ناکرێت کە لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق هاوڵاتیان دەنگیان پێدا. ئەوانەشی مافی دەنگدانیان هەیە دەتوانن بە ڕەگەزنامەی عێراقی و پاسپۆرت و کارتی نیشتمانی بەشداری بکەن، واتە هاوڵاتیان ناتوانن بە ناسنامەی باری شارستانی دەنگ بدەن. تەنیا ئەوانەی لە دایکبووی 2000ن ئەبێت ناسنامەی باری شارستانیان پێبێت. وا بڕیارە 30 ئەم مانگە هەڵبژاردننی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێت و 28 قەوارە و هاوپەیمانیش جێبڕکێ لەسەر بەدەستێنانی 111 کورسی پەرلەمان دەکەن. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بن، سوپاس بۆ ئامادەبوونتان. مامۆستا مەڕوا ئەگە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین، ئێمە لە بەردەم پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی کە هەڵبژاردن چۆن بکرێ بە گۆڕانکاری وە تا چەندێک ئەنجامدانی گۆڕانکاری لە ڕێی هەڵبژاردن ئەرکێکی ئاینی و نیشتیمانی. بسم الله الرحمن الرحیم. سوپاس بۆ بەڕێست و بەخێراتنی برای بەڕێز و خۆشەویست مامۆستا هاوژینیش دەکەم. وەڵام سەرەتا لەخوای گەورە داواکارم کە ئەو هەڵبژاردنە بێتە وەرچەرخانێک لە هەرێمی کوردستان بۆ باشترکردن و چاکترکردنی بژێوی خەڵک و کۆتایی هێنان بەو قەیرانانەی کە دروست کراون لە هەرێمی کوردستان و تەبایی و ئاشتەواییەکی سەراسەری دروست بێتن لە بەرژەوەندی خەڵک بۆ کۆتایی هێنان بە ڕوبعەموچە و دەستکردنەوە بە ئەو پرۆژانەی کە وەستێنراون تاکو ئێستانەکە. دیارە لە وڵاتانەی کە بڕیاری خزمەتگوزاری بەردەوامیان داوە لە ئەجندای کاری سیاسی خۆیان و کاری هەمیشەی خۆیان، هەڵبژاردن دەستا و دەستی دەسەڵاتی تێدا دەکرێتن و چێبڕچێ دەکرێتن لەسەرەوەی کە چێز چاکتر و باشتر خزمەت بە هاوڵاتی و هاونیشتیمانیان دەکەن. جارێک لە ڕووی ئاینیەوە تەماشەی قورئان و فەرمودەکانی پێغەمبەری خوا بکەین عەلەیهی سەڵات و سەلام، تەرکیز لەسەر دوو شت دەکەنەوە.
بەندایەتی و عەبدایەتی باش لەگەڵ خوا ئەو جا کە ئینسان عەبد و بەندەی باش بوو بۆ خوای گەورە سوڵحاو بوو ئەو جا دەبێت چاکەکار بێ لەگەڵ عەبد و بەندەکانی خوا. لەبەرەوەش ئەگەر تەماشەی سیرەی خولەفای ڕاشیدین و مێژووی 1300 ساڵەی دەوڵەتی ئیسلامی بکەین ئەو بەرپرس و والیانەی کە دانراون لەسەر ئەساسی خزمەتگوزاری دانراون. هەر کاتێکی گلەیان لێکراوە کە خزمەتی شایستەیان بەو خەڵکو و بەو هاونیشتیمانیانە نەکردو بەبێ فەرق و جیاوازی بە موسڵمان و غەیری موسڵمانەوە خەلیفە لای داون عەزلی کردوون. ئەوە هیچ گومانێکی تێدا نییە. لەبەرەوە دەبێ خەڵک بە بەرچاوڕوونیەوە ئەو تەعەسوبە حزبیەی وەلانێتن چێ خزمەتی خەڵک دەکاتن بە تایبەتی ئەمڕۆ ئەوانەی کە چەندان ساڵە لە دەسەڵاتن ئەو هەموو قەیرانانە هەن دروست کراون. قەیرانەکان من هەموو جارێوم دووبارە کردوەوە قەیرانی دەستکردن. یعنی ئێمە قەیرانی دارایی بێموچیش هەردەستکردە گومانت نەبێتن چکە ئێمە لە وڵاتێکدا دەژین بۆ نمونە ئەو نەوتەی کە هەمانە ئەو باج و دەرامەتەی کە وەردەگیرێتن لە خەڵک ئەو تیجارەتەی کە دەکرێتن یعنی ئێستا بەس ئەو کۆمپانیانەی کە هەن لە هەرێمی کوردستان بە کۆمپانیاکانی ئیتیساڵاتەوە بگرە بە خەتی ئەنتەرنێتەوە بگرە بە کۆمپانیا سەرچیەکانی هێنانی دا و دەرمانەوە بگرە ئەوانە ئەگەر بێت و لە دەستێکی ئەمین بن حکومت بۆ خۆی سەرپەرشتی بکاتن قەنەعەتمان پێویستمان بەنەوتەکەش نابێتن لەوەی بژێوی خەڵک دابین دەکرێتن. بەداخەوە دەڵێم لە هەرێمی کوردستان هەموو شتێک قۆرق کراوە و هەموو شتێک چەند خەڵکێکی کەم لێی سوودمەندن. ئەوە لە ڕووی ئاینیەوە لە ڕووی نەتەوایەتیەوە کاکە حەکیمجان ئێمە بەڕاستی خەڵک پێویستی بۆ دەکاتن دەسەڵاتدار خزمەتکاری خەڵک بێتن و خەڵک دەبێت لەوە هۆشیارتر بێتن بەڕاستی کە سوێندی نەخوار بێتن هەتا لە ژیان دامای هەر ڕەنجێک بێتن هەر لەونێک بێتن. دەبێت لەسەر ئەساسی چێ ئەو بەڵێنانەی کە لە 4 ساڵی ڕابردوو ینی بڵێن 5 ساڵی ڕابردوو کە ساڵێک تەمەنی پەرلەمان درێژ کرایەوە هەڵبژاردن دواخرا لەو 5 ساڵی ڕابردوو ئەو بەڵێنانە بێنەوە بەر چاوی خۆیان تا چەند ئەو لایەنانە پابند بوون بەو وعد و بەڵێنانەی کە پێیان داون. ئەگەر بەڵێنەکانیان جێبەجێ کردوون حەقی وایە خەڵک جارێکی دیکە متمانەیان پێ بداتەوە بەڵام ئەگەر بەڵێنەکانیان جێبەجێ نەکردون کە جێبەجێشیان نەکردوون ئەمڕۆ خەڵک 4 ساڵ بۆی هەیە کە محاسبەی بەرپرسەکان بکاتن. ئەو 4 ساڵە خوازیارم خەڵکی هەرێمی کوردستان لە دەستە خۆی نەداتن و وڵاتی ئێمەش هەرێمی ئێمەش خەڵک چێبڕچێ بکە لایەنە سیاسەکان چێبڕچێ بکەن لەسەر دووشت چکێمە میلەتێکی موسڵمانین دروستکردنی فەزایەکی هێمن و ئارام بۆ خواپەرستی و دینداری دووش پێشکەشکردنی خزمەتگوزاریەکی شایستە بەو خەڵکەی کە پێویستی هەموو خزمەتگوزاریەکە. سپاس دەکەم مامۆستاکە کە هاوژین جنابیشت بەخێربێ لەبەر لەوەی کە بینە سەر مەسەلەی گۆڕانکاری لە هەڵبژاردن حەز دەکەم بە حکومەوەی کە بەڕێستان بەرپرسی ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامین کۆمەڵی ئیسلامی ئامادەکاری تەواوی کردووە بۆ هەڵبژاردن بۆ بانگەشە ئامادەیە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاو بۆ بەڕێست و بۆ جەنابی مامۆستا مەڕوانیش و بۆ بینەرانی بەڕێزیش. لە ڕاستیە ئامادەکاری یا بەدەمەوەچوونی هەڵبژاردن لە لای کۆمەڵی ئیسلامی کوردستان بەرمەبنای کۆمەڵی پرەنسیب و کۆمەڵی پلان و کارنامەیە. ئێمە ئامادەکاریەکانی خۆمان بە دەرەجەی یەکەم بەو پلانە ئەپێوین کە سەرکردایەتی و دام و دەستگا معنیەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان مسادەقەی دەکەن. وەگەرنا ڕەنگە ئەگەر لە ڕووی شکڵیەوە بیگری ئێمە ناتوانین بە ڕوبعی ئەوانەی کە هێزەکانی دەسەڵات دەیکەن کە شەریکات و کۆمپانیا گەورەکانیان لەبەردەستە مڵکی خۆیانە سامانی گشتیان لەبەردەستە یعنی جونگەکانی دەسەڵاتیان لەبەردەستە دەیکەن. ئێمە ئەتوانین بەراورد بۆ پلانی کە خۆمان دامان ناو لەسەر هەموو ئاستەکان و ماوەکی زۆرە ئیشی لەسەرەکەین ئامادەکاری باشمان کرۆ سپاس بخوا. چکە ئێمە هەر جارێک پلانەکانی خۆمان کە بڕیار دەدەین زروفی ئەو مدەیە لە هەموو ناحیەکان و لەبەر چاو دەگرین. یعنی کۆمەڵی پرەنسیب کۆمەڵی بنەما دەبنە سیمەتی ئەساسی یا چۆنەڵێ بنەمای ئەساسی ئەو پلانەکە لەو مدە زەمەنیادای دەڕێژین. خۆتان نەزانن لە قۆناغی ئێستا لە ماوەی بانگەشەی هەڵبژاردن بۆ هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان زۆر فەرقی هەیە لەگەڵ ئەو ماوەی بانگەشەیە ئەو زەمانەی کە ئێمە خۆمان ئامادە کرد تایدا بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە کاتێکا بە هەر هەمووی نزیکی 4 مانگی بینە بۆ لەبەروی کۆمەڵەشی داتۆتە پێشەوە. ڕەنگە تۆ ئەگەر بتەوێت پلانێکی سەرکەوتوت هەبێ یا کاریگەری بەجێبێڵی لەسەر خەڵک دەبێت گۆڕانکاری لەو بەرنامەیە بکە. مەقسەدی قسەکانم ئەمەیە لێرە
ئێمە ڕەچاوی بارودۆخەکەمان کردووە هەر دقیقەیەک لەسەر جادە خەڵکی یا دەنگدەر یا هاوڵاتی ئاسایی کۆمەڵ ئیسلامی کوردستانی بینی مەسەلەن دیعایکی هاوسەنگەکە ئەوە بەرمەبنای بیرکردنەوە بەرمەبنای زەڕورەتی ئەو قۆناغەیە یا بۆ نمونە کۆمەڵێک ڕێوشوێن بۆ نمونە ئێستا ئێمە لەم قۆناغەیە بڕیارمانداوە کە یعنی بەڕاستی جەنجاڵی زۆر دروست نەکەین و ئەتوانین بڵێن غێری کۆمەڵێک شتی ئەساسی هەتا لە کەرەستەی بانگەشەی هەڵبژاردنە شتێکی ئەوتۆمان نەکردووە بۆچی لەبەرەوەی بەڕاستی ئێمە هەر لە بیدایەتەوە باوەڕمان وا بووە ناکرێت ئێمە بۆ ماوەی چەند هەفتەیەکی کەم پارەیەکی زۆر سەرف بکەین ئەم پارە سەرفکردنە جەدوایەکی بۆ خەڵکیش نەبێت خەڵکێک زۆر ڕخنە لە هێزەکان نەگرن یا بە تایبەتی هێزە دەسەڵاتدارەکان کە سەدان ملیۆن دۆلار سەرف دەکەن بۆچی بۆ دیعای انتخابی لە کاتێکە ڕەنگە خەڵک بە چای خۆی حقیقەتێکی در ببینێ یعنی ئێستا من یەک نمونەت پێ بڵێم هێزی دەسەڵاتدارێ لەم سلێمانی ئێمە کۆمپانیەکان کۆنتاکتمان لەگەڵەکەن 12 شاشەی گەورەی هەیە لە شاری سلێمانیا کە بەکارهێنرێ بۆ دیعایەتی شەریکات بۆ ڕیکلامکردن تەنانەت لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکانە دەچێت ڕیکلام بۆ کیەکە بۆ هێزە سیاسی و پاڵێورا و قوارە سیاسیەکانەکە تەنانەت ئێمە دوێنێ یا ئەمڕۆ خەبەرمان پێگەیشتووە کە تەنانەت بۆ سانەیەکیش نەهێڵدراوەتەوە بۆ هێزە سیاسەکانی غێری ئەو هێزە دەسەڵاتدارەی کە لە منتیقەکەیە هەیە معقول نییە تۆ بێ ئەوە بکەیت ئێمە پێویستمان بەوە نییە ئێمە پێویستمان بەوە بووە ذهنیەتی خەڵکمان دووتر نەکەین ئەمەشمان باس کردووە لە هەڵبژاردنەکانی پێشوشە پارەیەکی زۆر سەرف نەکەین و ئەو هێزانەش ناچار بن لە ئەنجامی ئیمزاکردنی میساقێکی شەرەف یا پەیماننامەیەک و بەڵێننامەیەک لە بینی هێزە سیاسیەکانە شتێک نەکەین بەڕاستی کە هەر ئەساسەن بیسەلمێنێک کە ئێمە میلەتێکی حەزاری نین بۆ بەشداریکردنی بانگەشە چکە بەڕاستی زۆر جارەوەمان بینیوە لەسەر جادەکان لەسەر شەقامەکان لە ناو کۆڵانەکان لە ناو گەڕەکەکان تۆ بەڕاستی تەمەنات کردووە هەڵبژاردن هەر نەکرێت نەک ئەوەی کە هەڵبژاردن 4 ساڵ جارە بێ یازوو بێ ئێمە لە سۆنگەی خوێندنەوەی ئەو واقعە و لە سۆنگەی دیاریکردنی و بنەمایانە پلانەکانی خۆمان کردووە بەڵێ کۆمەڵی ئیسلامی کوردستان بەراورد بە پلانی مرکزی خۆی لە تەواوی ئامادەباشیداهە پاڵێوراوەکانی ئامادەن و شتێکی تر واکا کە ئێمەم قسەیە بە شێوەیەکی یا بەدەنگێکی بەرزتر بکەین ئەویش ئەوەیە لە قۆناغی ڕابردووە ئەگەر سەیریکەی کۆمەڵی ئیسلامی کوردستان تەنانەت سوپاس بخوا لەو گەمە ئەخلاقیەشە لەو گەمە مەبدەئیەشە براوە بوو کە ئامادە نەبوو بە لەمح البەسەر بە چاوتروکانێکیش داخلی هیچ مەشروعێک بێت کە باز لە دواخستنی هەڵبژاردن بکە ئێمە قسەمان لەسەر تەزویر کردووە قسەمان لەسەر کەم و کورتەکان کردووە قسەمان لەسەر هەر ئەگەرێکی چاوەڕوان نەکراو کردووە بەڵام یەکەم هێز بووین ئەتوانین بڵین لە پاریشا و لە ئێستاشا و لە پێش ڕیفراندۆم و لە دوای ڕیفراندۆم لە پێش پەرلەمانی عێراق هەڵبژاردنەکەی مەبەسمە لەگەڵ دوای ئەوە ئێمە هەر داوامان کرد هەڵبژاردن بکرێ زۆر کەس فشاری لێکردوین زۆر کەس داوای لێکردین زۆر مەشروع بۆ نمونە خراوەتە بەردەمان بۆی ئێمە بچینە پاڵ ئەو مەشروعانەی کەوا دەکەن نە بەڕاستی بۆ دافعێک چوینە پاڵی ئەوانەی کە بۆ دافعێکی حیزبی بەرتەسک کە باز لەوە دەکەن هەڵبژاردن بکرێ وەکو پارتی دیموکراتی کوردستان کە ڕەنگە بە مەسلحەتی خۆی زانێت تەنازل لەو موعیدەنەکە و ئەو هێزانەی تریش کە داوایان نەکرد هەڵبژاردن بۆ ماوەیەک دوا بخرێت لە 6 مانگەوە بۆ ساڵێ بۆ 2 ساڵ ئێمە نەچوین ئەمە ئیسلمێنێک کە کۆمەڵ یعنی کە وەک بانگەشەکە ئەکا وەکو ئەوەی کە ڕوئیای وایە هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێ بە تاکید ئیسلمێنێک کە ئامادەشە و ناکرێ ئەو کاتە دووفاقی ئێمە ئەوە کە خۆمان ئامادە نەکردبێ لە هەموو ناحەکانەوە بەڵام بانگەشە بکەین بۆیە ئەوەی کە ئیسلمێنێ ئێمە ئامادەین ئەو بانگەشانەمانە ئەو پرۆژانەمانە کە خسبومانە ڕووە تایدا داوامان دەکرد کە دەبێ هەڵبژاردن ئەگەر بۆ سەعاتێکیش بۆ دوا نەخرێت چونکە ناکرێ شەرعیەتی سیاسی ئاوا بە شێوەیەکی نادروستانە بەجێ بێ هەڵدرێ بۆ ماوەیەکی تری نادیە بەڵێ سوپاس دەکەم ماوەسە تا چەندێک لە ڕێی هەڵبژاردنەوە دەکرێت ئەو زوڵمەی کە لە خەڵک کراوە بۆ نمونە لە مەسلەی پاشەکەوتی موچە لە مەسلەی بەتاڵانبرنی داهاتی نەوت لە ڕێی هەڵبژاردنەوە لا ببرێ دەکرێت زوڵم لە ڕێی هەڵبژاردنەوە لا ببرێ و بە چۆن لا بێ بۆ چوونیەوە کاک حەچیم و دەگەڕێتەوە سەر ئەو پەرلەمانەی کە ئەو خەڵکانی کە دێنە پەرلەمان ئەو لستە براوانەی کە پەرلەمان پێک دەهێنن تا چەند ئەو فراکسیۆنانە پابەند دەبن بەو بەڵێنانەی کە بە خەڵکی هەرێمی کوردستانیان داوت قەناعەتم وایە ئێستا هەموو لیستەکان کۆمەڵە بەڵێنێکی زۆر بە خەڵکی هەرێمی کوردستان دەدەن لە باشکردنی بژێوی خەڵک لە جێڕانەوەی پاشەکەوت لە خۆشکردنی خۆشگوزەرانی خەڵک و جەماوەر لێرانە شتێکم پێم خۆشە ئیشاڕی پێ بکەم لە پەرلەمانی کوردستان ئیشەکە بەدەستە جەمعی دەکرێتن یعنی بە فراکسیۆنێک بەتەنێ ناکرێتن لەبەرەوە من خوازیارم ئەو فراکسیۆنانە یان ئەو حیزبانەی کە ئەمڕۆ چێبڕچێ دەکەن و سراعێک دەکەن سراعەکە جارێ سراعێکی مەدەنی بێ سراعێک بێ دوور بێ لە تەجریح و دوور بێ لە
ڕوحی ئینتیقام و تۆمەت و بوهتان دروست نەکرێتن بە تایبەتی بۆ ئەو حیزبانەی کە لە دەسەڵات نین چکە مەبینیومانە لە هەموو هەڵبژارنەکان کۆمەڵە تۆمەتێکی نابەجێ دروست کراون دوای هەڵبژارنەکەی ئەوانەی کە تۆمەتیان دروستکردن و هاتوون داوای لێبردنیان کردو و تویانەکەکەەوە طبیعەتی هەڵبژارن ناو طبیعەتی خەڵکێکی دواکەوتووە طبیعەتی هەڵبژاردنە تۆرە چاکەکانی خۆت و فەضائیلی خۆت پێشکەش بە خەڵکی بکە کە چت کردو لە ڕابردوو و خاوەن هەڵوێستەکانی خۆتبی لەبەرەوە هەڵبژاردن کە تەواو بوو خوازیارم ئەو فراکسیۆنانە باشە بەس وەکو هاوڵات دەتوانێت چۆنە مزوڵمە لا بەرێدیانی هاوڵات دەتوانێت لە ڕێی دەنگدانەوە یانی زوڵمەی کە لە سەرەتی لای بات تەماشەکە ئەوە دەگەڕێتەوە سەر وەکو بڵێ زۆری بەشداربووی هاوڵاتیان چکە ئێستانەکە بەڕاستی ئەو هاوڵاتەی کە حەقی دەنگدانی هەیە بەیانی کە دەنگ ناداتن ئەو دەنگەوی تەزویر دەکرێتن یان ئەو دەنگەوی خەڵکێکی دیکە لە شوێنی دەنگ دەداتن لەوانەیە ئەو بچێتن بۆ نمونە دەنگ دەدا دایناوە دەنگ بەو قەوارەیە بداتن کەچی دەنگەکەوی تەزویر کرا بۆ قەوارەیە کە و قەناعەتی وا زوڵمی لێ کردو ستەمی لێ کردووە لەبەرەوە ئەمن خوازیارم ئەو خەڵکەی کە لە ماڵەوە دانیشتووە و بڕیاری داوە بەشدار نەبێ وا بزانەکەیشی چاک دەکایشێکی زۆر خراپ دەکاتن لەبەرەوەی بەڕاستی جارێ معقول نییە ئینسان خاوەن شخصیەتی خۆی نەبێ خاوەن ئیرادەی خۆی نەبێ خاوەن دەنجی خۆی نەبێ چکە و ڕۆکە ئەتۆ گۆڕانکاری زۆر بە ئاسانی دەکرێتن کاکە گۆڕانکاری بە دەنگ دەکرێتن ئەو دەنگەی تۆ دەبێتە سەنجی مەحەک یعنی بەیانی کە ئەوانەی کە لە دەسەڵاتن بە پارە و بە شت بەخشینەوە قەناعەت بە خەڵکی خۆیان دەکەن چێبڕچێ دەکەن و لە جیاتی دەنجێک چەند دەنگان دەدەن ئەتۆ وەرە دەنجی خۆت بە حەق بدە تەزویر مەکە بەڵام بۆ نمونە ئەو سندوقی کە دانراوە 1000 دەنگدەری هەیە مەجال مێڵەوە کە 300 دەنگدەری تەزویری تێدا بمێنێتەوە کە دەنگت نەداونە چوو بۆ دەنگدان بڕۆ هەزارەکە هەر کەسەکە بچێ بە حەقی خۆی دەنجی خۆی بداتن مەجای تەزویرەکەی قەپات یعنی پێ کە زۆرترین خەڵک بەشداری بکە کەمترین تەزویر ئەنجام زۆرترین خەڵک بەشداری بکە کەمترین تەزویر دەکرێتن بۆ چکە تەزویر لە چ دەکاتن یعنی خۆ سندوقێک کە دانراوە لە کۆمیسیۆنیش نوێنەری هەموو لایەنە سیاسەکانی لێن ئەو سندوقە دەبێ بۆ نمونە 1000 دەنجی تێدا بێ خۆتو ناچی ئەوە نییە بڵێ وڵاکە کە بە خێر و سەدەقەی زیاتر با بیکەم 1200 سندوقەکە هەمووی سفر دەکرێتەوە یعنی ئەگەر دەنگێکی زیاد بێتن دوو دەنجی زیاد بێتن سفر دەکرێتەوە سندوق بۆ نمونە ئەگەر لە وێزگەیەک بۆ نمونە 2500 دەنگ بێ ئەگەر مەسەلەن 2000 هاوڵاتی دەنگدا تەنها مەجای بۆ نمونە ساختەکاری 500 دەنجی دەمێنێتەوە ئەوەش چێ دەیکاتن هەمومان دەزانین دەسەڵات دەیکاتن چکەمە لە هەڵبژارنەکانی ڕابردوو هەویان دروست کردووە و خەڵکیان هێناوە خەڵک دووبارە و سێبارە و دەبارە دەنجی داوە جاری من خوازیارم لێرانە یەکێتی زانایان ئەوەیش یەکێتی زانایانە خوازیارم بێنە سەرخەت کە یەکێتی زانان فتوای حرامدانی دووبارە بوونەوەی دەنگ بدەن کە تەزویرکردن حرامە کە دوو دەنجی حرامە کە لە زیاتی یەکتر چوون حرامە هەمووشیان لە منچاتر دەزانن کۆشتێکی حرام و شەرعەن نەهی لێکراوە ئەوجا ئەو خەڵکە ئەو حەقەی بەخۆی نەداتن بێ بۆ دنیای خەڵکی خۆی گونەهباری دواڕۆژ بکاتن دەنگێک مۆرمونە حەقت دەنگێکە کاکە دەنجی خۆت دەدەمێ کە 2 3 و 4 و 5 یعنی وا هاتو دەرەکا کە من 50 دەنگم داوە 40 دەنگم داوە 15 دەنگم داوە هەمومان ئەوە بە دیکۆمنت لەلامان هەیە لەبەرەوە خەڵک ڕۆڵ دەبینێتن بۆ ئەو گۆڕانکاریە بەڵام وەکو گوتیشم ئەو خەڵکەی کە نوێنەرەکانی خۆی هەڵدەبژێرێتن ئەوانەی کە دەچنە پەرلەمان دەبێ بەڕاستی من ناڵێم جۆرایالی کەس جۆرالی حزب نەبێت چکە حزب پەرلەمان پێک دێنێتن بەڵام دەبێت لە شتە چاکەکان بە قسەی حزبەکانمان بکەین هەر کاتێکی تەوجیهی حزب لەگەڵ بەرژەوەندی خەڵک و هاوڵاتیان تێک گیرا دەبێت تەوجیهی حزب فڕێدەین وازی لێبینین لەبەرێمە بە دەنجی هاوڵاتیان بەڵام ڕۆژێکە بۆ ئێوە بۆ نمونەوەکو کۆمەڵ تەوجیهی کۆمەڵ بە واراسێوێ دژی خەڵک بێت بۆ نمونە تا کوێستانێک ئێمە بە ینی وەکو شاهیدێک بۆ مێژوم 5 ساڵە لە پەرلەمانم کۆمەڵی ئیسلامی دەستی ئێمەی کردوتەوە و ڕۆژێک لە ڕۆژان تەوجیهێکی حزبیمان بۆ نەهاتووەکە لەگەڵ بەرژەوەندەکانی خەڵک و جەماوەر تێک بگیرێتن بەڵکو تەشجیعیان کردوین بەرژەوەندەکانی خەڵک لەکوێن و لەکوێ دەتوانین چاکتر و باشتر خزمەتی خەڵکی هەرێمی کوردستان بکەین لێوێن دەرێبین و لێوێن دەرێژ بوو سپاس دەکەم کا کاژوین سەبارەت بە دروشمەکەی ئێوە بۆ هەڵبژاردن کە باس لەوە دەکەن کۆڵ نادەن و بەردەوامن مەبەستان لەمە چیەوە بە دیاری کراویکەوە بەشداریتان کرد جیاوازیان چیە لەگەڵ هێزەکانی تر بۆچی خەڵکی کوردستان جیاواز ئێوە ببینێ لە هێزەکانی دیکە ئێمە کە دروشمەکە هەڵمان بژار طبعاً ئەویش قسەکانی پێشترم کە باسم لەوە کرد ئێمە ضرورەتی قۆناغەکە یا بۆ نمونە ئەجوای قۆناغەکە لێکەینەوە دروشمەکەش کاڵمان بژاردووە هەر پەیوەندی بەو بارودۆخەوەیەکە ئێمە تایە گوزەر دەکەین بە تایبەتی لە ڕووی نەفسیەتی دەنگدەر و سایکۆلۆژیای ئەوانە
کە بێهیوایی و بێمتمانەیەکی زۆر ڕووی لە خەڵک کردووە. ڕاستە ئێمە ئەو قسەیە بە غەڵەتە زانین هەر کەسێک بێهیوایی و بێمتمانەیەەکە بگێڕێتەوە بۆ هەڵبژارنەکانی 12 پێنج ئەو تەزویرەی کران. نەخێر ڕیشەی ئەم بێهیواییە ئەگەڕێتەوە بۆ چەند ساڵ پێش ئێستا بۆ ئەو کاتانەی کە ئەم دەسەڵاتە ڕاستەیەکی خراپتری وەرگرت، جاران خراپ بوو بەڵام لە 4-5 ساڵی ڕابردووە خراپتری وەرگرت کە قەیرانی سیاسی تێکەڵ بە قەیرانی دارایی کرد و گەندەڵیزایی کرد و کۆمەڵی مەسائلی تراتە پێشەوە. ئەم بێهیوایە وای کرد کە ئێمە لە دروشمەکەشە ئیشی لەسەر بکەین، چجای هەوڵە مەیدانەکان، چجای هەوڵە میدیایەکان یا هەوڵە سیاسەکانمان کە دەڵێن کۆڵ نادەین و بەردەوامین. خەڵکێک هەیە چۆن دەڵێ پشتێنی لێ کردوێتەوە و چەکی فڕێداوە. ئێمە بەسمان چەکی مەدەنیەتە، چەکی یاسایە، چەکی بەرەنگاربوونەوەی ئاشتیانەی ئەم زوڵم و ستەمە و ئەم ستەمکاریە کە لە هەرێمی کوردستان هەیە. ئێمە بەڕاستی بۆ ساتێکیش ناوەستین و کۆمەڵی ئیسلامی کوردستان ئامادە نیە بۆ ساتێکیش بوەستێ یا تەسلیم بێ یا خاو بێتەوە بەرامبەر ئەو هەژمەی کە هەیە. ئێمە پێمان وایە وەکو ئەو دەقەمان هەیە نەسر و سەبر و ساعە، یعنی ئێمە لە سراعێکین، سراعەکە پێمان وایە ئێمە دەبێت لەگەڵ حەق بین، قسە بکەین بەرامبەر یا هەڵوێستمان هەبێ بەرامبەر ئەو شتانەی کە بە باتڵ ێزانیت. یعنی بەڕاستی لە نەتیجەیە هەموو دنیا لەوە کورتە بێتەوە. یعنی تۆ هەموو ئیشەکەت ئەوەیە بۆ تحقیقی مەساڵح و مەبەستی ئیسلامی سەرەکی یا مەبەستە باڵەکانی ئیسلام ئەوەیە کە تۆ دژایەتی زوڵم بکەیت. دژایەتی زوڵمیش بەڕاستی بە قسە نابێت، دژایەتی زوڵم بە هەڵوێستێک نابێ. من ئەمڕۆ گەرم بم تاوەزعەکە باش بێ یا جادەکە تەخت بێ یا تەحەدی سیاسی ئەمنی نازانم چیم لەسەر نەبێ، بەڵام بەیانی کە تۆزێ لەوە ڕوبەڕوون بۆ ئەوە بەڵام خەڵک چیتان کردو بۆنەمەکەی و دژایەتی زوڵمتان کردو چیتان کردووە بۆ منە؟ وەڵاهی اینجا خۆ ئەگەر بە دەرلەوەی چیمان هەر هیچمان نەکردبێ هیچمان نەکردبێ خۆ نەچوینەتە بەرەی زاڵمەوە. یعنی جارێ خۆی پەروەردگار خۆی تەکلیفی مالایوتاق لە عەبد ناکە، لە هیچ دەستەیەکی مسلمانان یا لە هیچ گرۆیەکی بەشەری ناکە کە خۆی دروستی کردوون کە خوای باڵا دەستە. بەڕاستی ئێمە دەبێت لەسەر ئەو شتانەی کە لە توانامانە هەبووە بیکەین و نەمان کرد لەسەر ئەو محاسبە بکرێن. ئەجا هەموو لایەک باوەڕیان وایە کۆمەڵی ئیسلامی کوردستان کە پێگە سیاسیەکەی دیار بووە لە پەرلەمانە، لە حکوومەتە، لە عێراقا، لە کوردستانە کە بۆ منە لە پەرلەمانی کوردستان 6 کەس بووە، لە پەرلەمانی عێراق پێشتر 3 کەس بوو، ئێستا بەناحەق 2 کەسە و وەزیری هەبووە. بێ خەڵک بایی ئەوە سەیری ئەوە بکات کە ئێمە ئایا باشمان کردوانە بەرەی زاڵم نەبوون، بەرەی زاڵم هەیە لە کوردستان. چۆن نییە؟ یعنی کەواتە ئەم خەڵکە لە هەموو ناحیەکانە کە ئالوودەی کۆمەڵی قەیرانی درێژخایەنی قەیرانی قوڵی چۆنەڵێ تااقت پڕووکێن بۆتەوە بەرئەنجامی چییە؟ من قەنەعەتم من لای من یەک معادلە هەیە، ئەوە ڕەنگە لە بانگەشەی ئینتیخابیشە من تەرکیزکەمە سەر ئەوە. ئەساسی کێشەکان لە هەرێمی کوردستان ستەمکاریە. ستەمکاری چۆنەڵێ ڕێگی هەموو دەردەکانە لە هەرێمی کوردستان. ئەم ستەمکاری ڕاز نەکرێتەوە. ئەم ستەمکاری کە ئێستا کاکە من کە باسی ستەمکاری دەکەم، ستەمکاری دەسەڵاتی کوردیەکەم، دەسەڵاتی کوردیش لا یەکێتی و پارتیە. با هەموو عالەمەوە بزانێ یەکێتی و پارتی کاکە لە کۆمپانیایەکی دەرمانەوە قۆرخیان کردو تا ئەگاتە کۆمپانیایەکی هێنانی خواردن تا ئەگاتە کۆمەڵی مەسائلی تر. ستەمکاری چییە؟ من باسی ئەوم بۆ کردی 14 سکرین و شاشە هەیە لە سلێمانیا بۆ ڕیکلامکردن. معقولە هێزێکی سیاسی بێ ئەوە هەز بە مەسئولیت، ئەوە ئەخلاقی کاری میهنی و سیاسیش لێک نەداتەوە. ئەرزی داگیر کرد، ئاوی داگیر کرد، دەستی بۆ ناموسی خەڵک برد، سەرۆت و سامانی ژێرزەوی و سەرزەوی ئەم خەڵکەی بەر سیستەمی پاشەکەوتی موچەی هێنا، خاکی فرۆشی کرد، چی کرد، بێگانەی هێنا سەری نەکە. بەوە تێر نەخوابێ ئێستا 14 شاشەی وەکو ئەمەی لە پشتی من و تۆ هەیە لە سلێمانیا لە مارکێتەکانە دانراوە، تەنانەت ئەوەش ڕەوانە بینێ. ئەی چجا ئەگاتە ئەو مەلاین دۆلار و ملیارەها دۆلاری کە ڕۆژانە کەس نازانێت چۆنێت و چۆنە ڕوا، ئەو نەوتەی بەبەردەمی من و تۆیە یەت و ئەڕوا بۆ حدودەکان ئاودیوە کرێ، لە حدودەکانەوە ئاودیوە کرێ و نازان بۆ کوێ ئەڕوا و پارەکەی دێ کەس نازانێت چی. ئێستا ئەمڕۆ نەود لە هەڵەبجە و لە هین دوای 2 ساڵ 3 ساڵ نەود دابشکراوە بێ بە خەبەرێکی گەورەی میدیاکان. ئەم قۆرەخکاریە کاک ئینگیان لەو ستەمکاریەوە سەرچاوی گرتووە. هیچ نیزامێک نییە ئەگەر باوەڕی بە دادگەری هەبێ، باوەڕی بە مافی ئینسانەکان بێ، بەرەنجامی ئیشەکانی بریتی بێ لەم ناڕەحەتەی کە بۆ میلەت هاتۆتە ئاراوە. لە کوردستان ستەمکاریە بە هەڵبژاردن بۆ منە لا دەبرێت ئەگەر خەڵک هێزە سیاسیەکان بەتەکید ئەزانی چۆنە کاک هنگیان ئێمە کە دەڵێن ئەمە سراعی ئیرادێ، ئەمە سراعەکە دەیکەین لە بینی ئەم دوو ڕوئیایە، ڕوئیایەک پێی وایە دەبێت لە بەرەی حەقا بمێنێتەوە، ڕوئیایەکیش پێی وایە دەبێت لەسەر ئەو ملهوڕەی خۆی بەردەوام بێ. ئەمە پەیوەست نییە بە هێزێک وەکو مامۆستا مەڕوان باسی کرد. گۆڕانکاری دەبێت تۆ لە تاکەوە دەست پێ بکە، تاکیش دەبێت پێش ئەوەی لە دەرەوەی خۆی دەست پێ بکات، دەبێت لە ناخی خۆیەوە دەست پێ بکە. من ئەبەڕاستی ئێستا ئەم قسانە بۆ تۆ دەکەم.
ئەگەر لە ماڵی خۆما کەسێکی عادل نەبووم ئەگەر لە ناو مناڵەکانی خۆما لە ناو کەسوکاری خۆما کەسێک نەبێ ئەم دروشمانە یعنی کەسێک نەبم ئەم دروشمانە بەرجەستە کردبێ بە تەکید لە نظامی سیاسیشە دەسەڵاتدار ناتوانم ئەوە بکەم. گۆڕانکاری دەبێ ئاوێتەبوونی هەوڵی هێزە سیاسیەکان بێت لەگەڵ پشتیوانی خەڵک. بەڕێزان زۆر کەسێ باز لەوە دەکا کۆمەڵی ئیسلامی کوردستان چی کرد یا بۆ نمونە هێزێکی تری ناڕازی چی کرد. ئێمە با بەڕقەم قسە بکەین باز لەوە کەین ئێمە کە کۆمەڵی ئیسلامی کوردستان بێ بە ئیشەکانی خۆی هەڵسەنگیاندێت چکە بە گۆترەکاری ئەم شتە ناکرێت. لە هەرێمی کوردستانە چەند سەد هەزار مچەخۆری بندیوارمانەیە. ئەوە من نیم حرەکەی گۆڕانکاری ئەوە کردووە. سەدان هەزار کەس هەیە موچەی حرام و موچەی بندیوار و شیشی وەرەگرێت لە بەرامبەر ئاوەری ناگرێت. لەوەی 4 ساڵ بچێتە سەر سندوق دەنگی بۆ یەکێک با 4 ساڵ معاشی بەلا 48 معاشی حرامە خوا بە ناوی ئەوەی کە بۆ منە موچەخۆری چی و چییە بۆچی بۆی دووجار دەنگ باە هەندێک دەنگی تەزویری پێبن. وەرە سەیری ژمارەی خانەوادەکان کە لە هەرێمی کوردستانە تا ئەو ماوەی پێشوش ئامارێک لا ئێمە بوو نزیکی 456,000 ینی کەمتر لە 460,000 خانەوادە لە سلێمانیا هەبوو. کاکە بەپی ئەو ئامارانەی کە ئەخرێتە ڕوو ینی لە 125 ئەو خەڵکە ئالودەی کۆمەڵی معاشی بندیوار کراوە مستەفید کراوە. کاکە یان تۆ جاری وایە کەسێکی خوێنت دەبێ بە ئاو لە پێناوی ئەوەی کە مافێک بۆ خەڵکە بگێڕیتەوە بەڵام سێرەکەی کەسێک ڕەنگە دراوسێ دوکانەکە دراوسەی خۆت یا مەسەلەن شەریکێکت لە کاسپیە کاسێرەکەی مستەفیدە لە وەزعەکە بەڕووکەشی لەگەڵ تۆ ئەوە دەڵێ. بۆیە بەڕاستی گۆڕانکاری بە تەنها بە کۆمەڵی ئیسلامی ناکرێت. گۆڕانکاری ئێمە دەتوانین لە توانای خۆمان زیاتر ئەو بکەین. ئەمما وەسا بەڕێزان لە پەرلەمان بوون خەڵک نەیزانیوە 6 کەسن خەڵک وای زانیوە 30 کەسن 20 کەسن کاکە خەڵک هەر شەش ناوەکەی پەرلەمانتارانی ئێمەی لەبەرە بەڵام جاری وایە هەیە 30 ئەندام پەرلەمانی هەیە نوخبەی ئەم وڵاتەش ناتوانێت نایدەیان بژێرە بۆ لەبەرەوەی تەواجودی نەبووە. بۆیە بەڕاستی ئێمە ئیشمان کردووە و مکەلەفیشین ئێمە وەکو تەسەوراتی ئیسلامی خۆشمان بە ئەو حەقەتە بزانین. ئێمە وەکو مسلمان مکەلەفین بە ئیشکردن بەجوڵە بە هەڵوێ زۆرگرتن مکەلەف نین بە نەتیجە خوای پەروەردگار وەکو بەرەکەتێ پیشانمانەدا تا چەندێک ئێمە صادق بین و خوای گەورە ئەگەر بە حکمەتی زانی ئەو نەتیجەیەمان پیشانەدا لە دنیاە وەگەرنا کاکە پێغەمبەرمان هەبووە سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ دوولەت کراوە سێلت کراوە نەتیجەی ئیشەکانی خۆی نەبینیوە. گەورەترین پێغەمبەرمان 950 ساڵ داوای کردووە سێرەکەی کەسێکی وا دوای نەکرد ماڵ و مناڵەکەی خۆی دوای نەکەوتون. قسەکە لەوە نیە ئێمە تەبریر بۆ شکست یا بۆ بێ ئەنجامی بێنەوە نە ئێمە ئەگەر نەتیجەکەشمان بە چای خۆمان نەبینی ئەمەوا دەکا ئێمە کۆڵ نەدەین و بەردەوام بین و لە سەنگەری حەقابمێنینەوە و لە سیاست و هەڵوێستەکانی خۆمان بەسپاس دەکەم. مامۆستا بەڕێز وتت دەبێ هاوڵاتیان سەیری بەڵێنەکانی ڕابردوو هێزە سیاسیەکان بکەم بزانن بەڵێنیان جێبەجێ کردووە یاخود نا ئێوە کوێزێک ئەو بەڵێنانەی کە بە خەڵکتاندا لە پەرلەمان لێی پاشگەز نەبوونەتەوە ینی دەتوان جارێکی تر بە خەڵک بڵێنەوە دەنگتان پێ بداتەوە پێش وەڵامت دەمە بە سەمەگە لە فکرم چوو دووبارێکەوە بۆ پێم خۆشە لە سۆرەی کەچیمان کردووە بۆ ڕوبەڕووبوونەوەی زوڵم مستەم و ئەوانە من هەندێک داتات بدەمێ ئەجارێ فرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە دەفەرمێ من رأى منكم منكرا فليغيره بيده فإن لم يستطع فبلسانه فإن لم يستطع فبقلبه وذلك ضعف الإيمان. ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی و بە تایبەتیش شوێنی ڕوبەڕووبوونەوەی منکەڕ کە پەرلەمانی کوردستانە بە دەرەجەی یەکەم ئەو سێ من بەس سێ نمونە دێنمەوە کە بەدەست ڕوبەڕووی بووینەوە بە قسەمان کردووە بە دڵیش لەگەڵی دانەبووی هەر بەدڵەکە نەبووە سەرەتا هەرسێکمان هەرسێک منکەڕی گۆڕینی بە تەواوەتی ئەوە هەمومان دەزانین بەڵام بەشێکی کابرا منکەڕەکەی جاری وای بێ ناگۆڕێت بەڵام هەندێکی بۆ ئەوە دەکرێتن ڕوبەڕووی دەوەستێتەوە جارێمە بەدەست پەرلەمانتار دەستمان بەرز کردوتەوە لەگەڵەوەدا نەبووین کە درێژکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم کە بە زوڵممان زانیوە بە حەقمان نەزانیوە لەوانەیە لەبەرەوەی لە ڕووی یاساییەوە ئێمە پابەندین بە هەندێک پرانسیب پابەندی بە هەندێک یاسا و کە دەرچوێنراوە کە دیاری کراوە بۆ نمونە کە یاسایەک دیاری کراوە دەڵێ کاک حەچیم بۆی هەیە 2 ساڵان لەسەر ئەو کورسیە دانیشێتن بەڵام کاک حەچیم کە 2 ساڵان دانیشتی و 2 ساڵی دیکەش لەوێن دەرێ دانیشتی و بتوێست 5 ساڵی دیکەش بە منەوە بکەی کاکە لەگەڵت دانابم بەلای کەمی دەڵم کاکە کاتەکەت کۆتایی هاتووە ئەوە یەکی و پەرلەمانی کوردستانیش بازیدا 2 ساڵان دەرگەی پەرلەمانی لەسەر داخرا فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لەگەڵی نەبوو هەر شەشمان ئەوجا درێژکردنەوەی یاسای تیرۆر یەکەم جەلسەی بۆ درێژکردنەوەی یاسای تیرۆر ئێمە لەگەڵی نەبووین هە لە بیدایەتی خولی چوارەمی پەرلەمانی کورد گوتم ئەو یاسایە زوڵم مستەم لە خەڵکی هەرێمی کوردستان دەکاتن ئێمە دژی هەموو تیرۆرێکی
لەژێر هەر ناو ڕەنجێکدا بکرێتن بەڵام لەگەڵ ئەوەدانین تیرۆر کابرای هەر کەسێک کە بیکە کە بێدینیش بێتن کە ڕۆژێک لە ڕۆژان سوزدەی بۆ خوانە برد بێتن بێ بەسەر خەڵکی دینداریدا ساقکەوە و خەڵکێک فەنجی لە دەست دەرچێتن لەبەرەوەی کە نەیاری تۆ بینی بە تیرۆریستی لە قەڵەمدەی ئەوەی دیکەش بێتە سەر بارەگایت و خەڵکت بکوژێتن خەڵکت شەهید کاتن بڵێ کاکەوە کێشەیەکی کۆمەڵایەتیەوە بە یاسایەکی دیکەی چارەسەر بکەی لەگەڵ ئەو یاسایەدانە بووین دژیشی ڕاوەستاوین و هاوشانی مەوقیفی ئێمە نەتەوە یەکگرتوەکان و ڕێکخراوە مەدەنیەکانی ئەمریکا و چێوچێو ئەوانە هاتوونە سەرخەت و تەیدی ئەو مەوقیفی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کە مەوقیفی ئێمە لەگەڵ مەوقیفیوان یەکشت بووە دەنگمان پێی نەداوە دژیشی ڕاوەستاوین و خەڵکی ڕۆشنبیر و خەڵکی مسەقفی ئەو هەرێمەش ئەو شایدێ دەدەن و هەمان مەوقیفی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیشیان هەیە مەوقیفی سێممان پرۆژەیەک هاتە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی کە ئەو وڵاتە چەند قەرزدارە هەندی دیکەی وەژێر قەرز بخەن قەرز بکەن نەمان دەزانێ و قەرزە بۆچی دەکرێتن بە تایبەتیش قەرزێکە سووی بێتە سەر ڕیبای بێتە سەر فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی دژی ڕاوەستاوە وەشان بەشانی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی و فراکسیۆنی بزوتنەوەی ئیسلامی بایکۆتی دانیشتەکەمان کرد و چوینە دەرەوە ئەوە شتێکە لە خەروارێک بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمان دووە تەگرێم وڵای بەڕێزت بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتر و تەختەی ئەرزی لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو دروستکردنی کەوانتر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس هەروەها دروستکردنی کەوانتری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە دنیا دیکۆر فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان کارتی 9,000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە کارتی 7,000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ کارتی 30,000 دیناری بۆ ماوەی مانگێک کارتی 40,000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت ژمارەی تەلەفۆن 0 224 75 74 یان 0 194 36 37 فانسینێت تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت جارێکی تر سڵاتان لەبێت بەڕێزان ماوەسە پێش ناوبڕەکە باسی و پرسیاریەوەم کرد سەبارەت بە بەڵێنی لایەنە سیاسیەکان ئێوە لە 4 ساڵی ڕابردوو پابەندی و بەڵێنەی خۆتان بوون بەرامبەر بە خەڵکی کوردستان ئەوەندەی کە پێتان کرابێت ئێمەوەی کە لە ڕابردوو وەکو بەڵێنمان بەو خەڵکەدا بێت تەماشەی بەرنامەی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی بکە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پلانی ساڵانەی خۆیدا ئەو بەڵێنانەی لەلا بوو و ئیشی لەسەر دەکرد و ئەو پرۆژە یاسایانەی کە تایبەت بوون بەو بوارانەی کە کۆمەڵی ئیسلامی وعد و بەڵێنی بە خەڵکی هەرێمی کوردستاندا بوون ئێمە کارمان لەسەر کردن و ئەتوانم بڵێن زۆرترین لەو بەڵێنانەمان لە چوارچەوەی پرۆژە یاسایەک پێشکرد بە پەرلەمانی کوردستان کردو بەشێکی دەرچوێندران کران بە یاسا بەشێکی هەموار کراون و پێویستی بە هەموار دەبوو و بەشێکی پێشکەش کراوە خوێندنەوەی یەکەمیان بۆ کراوە بۆ خوێندنەوەی دووەم بوارمان نەبوو بێتەوە پەرلەمانی کوردستان بەڵام بەرحاڵ ئێمە بەڵێنێکمان بە خەڵکی هەرێمی کوردستان نەداوە ئەمڕۆکە وەکو بڵێ زمانمان تەتەڵەب کاتن خەڵک پەنجە لە چاومان بنێ بڵێ کاکە لە ڕابردە و بەڵێنێتان پێدا بووین بەڵام جێبەجێتان نەکردووە ئەمڕۆژ بەڵێنێک بە خەڵکی هەرێمی کوردستان نادەین کە پێمان جێبەجێ نەکرێتن بەڵام خوازیارم ئەو خەڵکە هەر کۆمەڵی ئیسلامی نەبینێتن کۆمەڵی ئیسلامی
بەشانازیەوە سربەرزە بە مووقیفەکانی سربەرزە بە هەڵوێستەکانی ڕۆژێک لە ڕۆژان سەنگەری هاوڵاتیانی چۆن نەکردووە بەڵام خوازیارم بە بەڵێنی لایەنەکانی دیکەدا بچنەوە ئەو لایەنانەی کە بڕیاریاندا هەموو خەڵک بۆڕێنەوتی بۆ بچێتە ماڵەوە و شەریک بێتن لەو شەریکاتی نەوت و پارەی نەوتی بۆ بێت و یعنی خەڵک واوێ نادەکرا دەبووە ئەو 4 ساڵە خەڵک شوێنی نەبا پارەی لێدانێتن بەڵام بەداخەوە ئێمە ئێستانەکە لە هاوینین ئێستانەکە بەرمیلی نەوت بە 130,000 دینارە بە دەوڵەمەندەکەی ناکڕێت جا بە فەقیرە. سپاس دەکەم کە کاژین سەبارەت بە جیاوازی ئێوە لەگەڵ لایەنەکانی ترکێستانی و بەشداری دەکەن ئەنی خەڵک ڕەنگە لە چ ڕوانگەیەک ئێوە جیاواز ببینێ لە لایەنەکانی تر. واللهی هەرچەنە ئەمە لە ڕووی مەبدەئیەوە پرسیارە لە غێری ئێمە بکرێ باشترانەی کە بۆ نەتەسەورێکی ئیجابیان بۆ کۆمەڵی ئیسلامی هەیە لە نخبە تا بزانێ ئەو جیاوازیە چییە کە کۆمەڵی پێدەناسرێتەوە لە چاو هێزێکی ترۆکۆی کە بەشێ لە نخبەی ڕۆشنبیر و مسەقەف و خەڵکی باوەڕپێکراوی ئەم میلەتە لە چالاکی ڕۆشنبیری لە چالاکی سیاسی لە مەجالیس و شوێنە گشتەکانە باسی دەکەن. ئەوەی کە ئێمە خۆمانی پێ بناسیین ئەوەیە ئەو شتێکەوا دەکات شوناسی سیاسی ئێمە دیاری بکە ئێمە سیاست ئەکەین بەرمەبنای تەسەوری ئیسلامی من زۆر ئەمە قسەی لەسەرەکەم کە تۆ دیدێکی ئیسلامیانەت هەبوو بۆشت هەل لە ڕێوە ممێزاتێکت بۆ دروستە بێت لەگەڵ ئەوانەی کە بە دیدێکی دنیاییانە یا بەبێ فەلسەفەیەکی ئینسانیە ئایدۆلۆژیایەکی گرنگ سیاست دەکەن یا هەر کارێکی تر دەکەن چ لە تیجارەتێکەوە بێ لە شتێکەوە بێ ئێمە تەسەوری ئیسلامی چی بەرهەمێنێ بابی بەچین بە واقعێکی گەورەترەوە ئەو ڕۆژە من لە مەجلیسێک شاباسم کرد گەورەترین وڵاتی ئیسلامی لە دنیاە کە میلەتەکەی مسلمان بێ بە کۆمەڵگەی مسلمان نشینەوە بکرێ ئەندەنوسیا 6 ملیۆن مسلمانە چەنەتیاتی مالیزیا ئەندەنوسیا ئەمانە زانایان دەفەرمون نوێژ نووسان یەک مجاهید نەچۆتە ئەو وڵاتەوە غازی و خەباتکەرێ نەچۆتە ئەو وڵاتەوە تا لە ئەنجامی ڕوبەڕووبوونەوەیەکی سەربازیوانە مسلمان بوو بێتن ئەمانە لە ئەنجامی جوانی سلوک و بەویژدانی و ئاکاربەرزی بازرگانە مسلمانەکان مسلمان بوو کە سەیریان کردو ئەو کەسانی بەرمەبنای ئەو دینە ئەوە دەکەن لە هەموو ناحیەکانە خەڵکی نمونەیین لەسەر ئاستی ئەو جا ئەمە بچووکێکەکەم بۆ واقعی خۆمان ئێمە کە بەرمەبنای تەسەوری ئیسلامی سیاسەتەکەین ئەم ئیسلامە چیمان پێ دەڵێ نەزەری سیاسی ئیسلامی چی دەڵێ کاکە لە ڕووی سیاستکردنەوە کۆمەڵی قەواعیدی ئەخلاقی وەداناوی لە ئیسلامە یعنی مرونەتێک لە مەجالی سیاسیە کۆمەڵی بنەمای بۆ داناوی تۆڵێ بڕۆ خۆمە بەسەرەوە بە قاڵبێکی شقلیەوە هەتا لە سیاستکردنە مەبدەئی چی بۆ داناوی زانایان دەفەرمون مەبدەئی عەدالەتی بۆ داناوی شورای بۆ داناوی ڕەحمە و سۆز و بەزەیی بۆ داناوی پاراستنی مافەکانی بۆ داناوی هەتا مەخاسیدی شەریعە کە زانایان دەفەرمون 5 کەلیمێ زانایان دەفەرمون ئەم 5 کەلیمە هەر هەمووی لە خزمەتی ئینسانە تەواو بێ کە دەڵێ ئامانجی باڵای ئیسلام بە هەموو ڕەوت و بە هەموو تەسەوراتەکان و ئەوەیە لە خزمەتی عەقڵ و نەسل و عەرز و مال و نەفسی ئینسانە تەواو بێ بۆچی بەڕاستی کە تۆ ئەم تەسەور ئەم فەلسەفەیەت هەبوو ئەم دنیابینیت هەبوو بۆ ئیشی ڕۆژانە کەواتە تۆ سیاسەتەکە دروستە تۆ تیجارەت و بازرگانیەکەت خۆرخکار نییە تۆ ئەگەر دکتۆرێکی مسلمانی ئەگەر مهندسێکی ئەو کاتە بە ئیشێکی ئەوە دەکەی ئێمە کە سیاست دەکەین بەڕێزان ڕاستە قسەکەمان لێرە درێژە ئەخایانێ ئەچینەوە بۆ قەزەیەکتر بەڵام ئێمە بەرئەنجامی ئەو سیاسەتە ئەکەین ئەو ئەسڵە پێمان دەڵێ سیاستت کرد درۆ مەکە سیاستت کرد لە پێناوی بەرژەوەندی سیاسی حیزبیا هەموو شتێک مەکە دەست بگرە بە مبادیئی ئەخلاقی و ئینسانی و دینی خۆتەوە هەموو ئەو شتانەی کە کۆمەڵی ئیسلامی ئیشی لەسەر کردوون تەنانەت لە وەفا بۆ ئەهد فراکسیۆنێک چووە بۆ ناو پەرلەمانی کوردستان کارنامەکەی خۆی هێنا سەیری کرد بزانێت لە ماوەی ئەم 4 ساڵەیە چەندی جێبەجێ کرد ئەیکا اینجا ئەو ئیشی لەسەرە دەسەڵاتێکی باڵاتر هەیە هێزێکی باڵاتر هەیە کە تەحالوفەکە لەسەر چۆنەڵی خواردنی مافی ملت ئەمە شتێکە نابێ زەمی ئێمە بکرێ مهمەوە ئێمە لەگەڵ بەڵێن وینی خۆمانە ئەوە بووین چونکە تەسەوری ئیسلامی پێمانە فەرمێ یەکێک لە نیشانە گەورەکانی ئینسانی مسلمانی ڕاستەقینە و ملتەزیمەوە بە بەڵێنی خۆیەوە ئەوە بکە ئێمە لەو هێزانە نین بەڕێزان هێز هەیە بۆ نمونە کاکە یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان لە چەند مانگی ڕابردووە لە ساڵی پارە مەشهورە کە چۆن ئەڵێ قەتڵ عامێکی لە دەڤەری ڕاپەڕین کرد ئەو مزاهراتانە کە بوو کاکە بەناوی ئەوەی مزاهرە خەفەکەنەوە سێرەکەی خەڵکانێکی زۆر برینار کرا ئەوە کرا بەڵام سێرەکەی دیعای انتخابیە ئەو دیعای انتخابی وڵا کاکە ئێمە دیعای انتخابی بەیانی لە کێوە دەست پێکەین لە دەڤەری ڕاپەڕین و ڕانیەوە دەست پێکەین کاکە ئەمە ناکرێتەوە لە حاڵەتێکا کە انتخابات ئەو سەری دیار نییەوە و چارەنووسی دیار نییە تۆ بێ خەڵتانی خوێنیکەی و بۆ نەکوڕەکەی بکوژی و ڕێ لە ئازادی
خۆپیشاندان و دەربڕینی ماف ئەوە بکەی بەڵام دوای بێ وەنە چاوبەستیەکی لە بکەی ئەمەیە جیاوازیەکەی ئێمە تەحەدا دەکەین هەموو خولەکانی پەرلەمانی کوردستان هەموو ئەوانەی چوونەتە ناو ئەنجومەنی وەزیرانەکانەوە لە هەرێم و لە عێراقیشە بێن شتێکیان کردبێ پێچەوانەی ئەو وەفاوەڵێ نەبێ پێچەوانەی ئەوە بێ کاکە ئێمە لە بەسیترین شتەوە ئێمە ناوەندی هەڵبژاردنین هەر کەسێ خۆی مرەشەح کرده بێ بۆ هەر پۆستێکی گشتی لەسەر لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان و هەتا ئەوانەشی لە ناو ئەنجومەنی سەرکردایەتیە خۆیان تەرشیحەکەن لە کۆنگرە و کۆنفرانسەکانی کۆمەڵە ئێمە بەڵێننامەی مەرکەزیمان هەیە کە ئەمە ناوەندی هەڵبژاردن سەرپەرشتی دەکات هەر کەسێ خۆی تەرشیحەکە بۆ هەر پۆستێکی حیزبی بۆ هەر پۆستێکی گشتی دەبێ ئەم بەڵێننامەیە پڕکاتەوە بەڵێنەدا بەخوا پاشان بە کۆمەڵ و بە خەڵک یەکێک لە ئیلتیزامەکان ئیلتیزامی داراییە سیاسیە ئەدەبیە ئەخلاقی هەموو شتەکانە بەڕاستی کۆمەڵ ئیسلامی کوردستان هەر ئەوەندەی کە ئێستا خەڵکێک ئاوا بە جیاوازی پاشخانی ئایدۆلۆژیەوە لەبەر کەسێکی بە ئینسافە بە ئیجابی باسی دەکا ئەو خۆی بە خۆی گەورەترین جاکاریە ئێمە نایەن شتێک بکەین لەبەر خاتری ئەوەی کە بۆ نمونە خەڵکێک بە شخصی مستەفید بێ یا بەرئەنجامی سیاسەتێکی بەرتەسکی حیزبیانە ئەوە بکەین ئێمە بەڕاستی پێمان وایە ئەم کۆمەڵگەیە کۆمەڵگەی ئینسانەکانە کە تایە ئەژین کۆمەڵگەی تەنانەت موسڵمانەکەی نییە و یەزیدی و مەسیحیەکەی و نازانم ئەرمەنیەکەی و کێوکێ بکرێتە دەرەوە خوای گەورە ئەم دینەی بۆچی ناردووە بۆ بەشەرێتی ناردووە بۆ ڕەحمەتێکە بۆ ئەوە ئەم ڕەحمەتە هەر لە مەجالێکی دەعویان نییە من بۆ نمونە دوو چاکە لەگەڵ تۆ بکەم یا بۆ نمونە لە مەجالی خەیریا بێ من دەوڵەمەندێکم هاوکارێکی دارایی تۆ بکەمەوە لە مەجالی سیاسیا دەبێت ڕنگ باتەوە لە مەجالی ئەوەی هەر سیاسەتێک بە دیدێکی ئینسانیانە نەکرا ئەو نەتیجەی دەبێت کە یەکێتی و پارتی ئێستا بۆ خەڵکی کوردستانیان هێناوە بەڕاستی سیاستکردن بە تەسەوری ئیسلامی ئەوەیە کە کۆمەڵی ئیسلامی لەسەر ڕوا ئێمە ڕاستە غەڵەتمان هەیە کرچووکاڵیمان هەیە ڕەنگە دنیابینیمان لە هەندێک تەسک بێ بەڵام بەڕاستی کەس ناتوانێت ئینکاری لەوە بکات کە هەموو مەبادی ئیسلامیەکان کۆمەڵی ئیسلامی دەیەوێت ڕەچاوی بکات لە کاروباری سیاسی لە کاروباری حیزبی لە کاروباری گشتی سپاس دەکەم مامۆستا سەبارەت بەوەی کە تا چەندم هەڵبژاردنێکی جیاوازە چونکە دوای کۆمەڵی ڕووداوی زۆر هەستیار دێبوونەوە دوای فرۆشینەوەت بەسەر بەخۆی دوای سیستەمی پاشەکە و دوای ریفراندۆم ینی هەموو ڕووداوانە دوای ئەوە خۆپیشان بڵین دوای و ناڕزایەتی خەڵکی لە خۆپیشاندنەکە پێ دوایە دەکرێت بکرێتە دەواازەیەکی گرنگ بۆ گۆڕانکاری دوای هەموو ڕووداوانە و پند لەو ڕووداوانە وەربگیرێت لەو ڕووداوە گەورە حەچمە و هەڵبژارنێکی زۆر ئەتوانم بڵێم هەستیارە لەو ڕووی وەجارێک کە تاکو ئێستانەکە حکومەتی ناوەندی تەشکیل نەکراوە و چێبڕچەی نێوان زلهێزێکی دنیا و لەگەڵ جیرانێکە کە پێکەوە سیڕاع لەسەر شێوازی تەشکیلی ئەو حکومەتە هەیە لە هەرێمی کورد لە حکومەتی مەرکەزی لە عێراقدا و کورد تاکو ئێستانەکە لەبەر ئەو فشارە نەیتوانی و خۆی یەکلا کاتەوە بۆ هیچێک لەو لیستانەی کە ئیدعای زۆرینە دەکەن کە حکومەت پێک بێنن ئەوجا ئێمە جیاوازیەکەی بەڵێ دوای ئەو هەموو بەتایبەتی شکستی ریفراندۆم کە لە سەتا پەنجاویەکی هەرێمی کوردستان خاچی هەرێمی کوردستان تەسلیم بە حەشتی شعبی کرایەوە و ئەوانەی کە بەڵێنیاندا کە وڵات بکەنە شامی شەریف و دەوڵەت دامەزرێنن بینیمان کە چفەشەلێکی سیاسیان هێنا و ئامادە نەبوون عوزریش بێنەوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان کەچی پێش هەڵبژاردنەکە پێش حملەی ریفراندۆم و پێش داخل بوون بە دەنگدان کە خەڵک وەفادارانە بە تایبەتی کۆمەڵی ئیسلامی کەم زۆر جار بێ ئینسافیەکی گەورە دەبینم بەرامبەر بە کۆمەڵی ئیسلامی ئەوانەی کە گوتویانە نەخێر بۆ ریفراندۆمە دەزانن کە دوو شانەی هەنجونیان دەدارێکدا دۆزیونەوە بە تەسەور من خیانەتێکی گەورەی بەرامبەر بە میلەت و بەرامبەر بە خاک و ئاو و نیشتیمانی ئەو وڵاتە بۆ لەبەر ئێمە هەتا ئاخر لەحزەش گوتومانە کاتی ریفراندۆم نییە گوتومانە زەرەر دەکەین گوتومانە باز دەدەین بەڵام کە پرسم بێ بکرێ ئایا بە میلەتەکەی خۆت ڕاوادەبینی کە بێتە دەوڵەت دەڵێن بەڵێ باشە بەس بەڵ جیاوازەکەی دیکە عفوەن بەڵە سەبارەت بە مەسەلەی موچە و نەوت و ئەوانە هەمووی ئەتوانم بڵێم ئەو خەڵکە حەقی وەنی ئەو شتانەی لەبیر بچێتن کە چێن ئەوانەی کە سیستەمی ڕوبع موچەیان داهێنا و چێن ئەوانەی کە بەڵێنیان بە خەڵکدا ئەگەر نەوت گۆڕانکاری لە سیعرەکەی دروست بوو کە بە $28 بوو بە $21 بوو لەو دەورەی بوو کە بڕیاری ڕوبع موچەی درا ئێستانەکە بە $70 بەرمیلی
$50 چۆتە سەر کەچی موچەی خەڵکەن وکو خۆیەتی ینی لە ژێر فشاری مزاهرات و هەتا خۆ پیشاندانەکان نەپەڕینەوە بۆ پایتەختی هەرێمی کوردستان ئەو جیاکاری و ئەو دەستکاریە بەسیتەشیان نەکرد ئەوەی کە لای من دڵخۆشیە ئەو کۆمسیۆنە هەمان کۆمسیۆنی جاران نییە کۆمسیۆنێکی خۆماڵیە خوازیارم ئەو کۆمسیۆنە خەڵک دڵخۆش کات یەکەم تەجروبەیانە چکەوەی ریفراندۆم زۆر حونەری نەبوو بۆ دەوڵەتداری هەموو خەڵک ئازادانە گە لە پێش چاویت و دە کەسیش ئەوەی کردبە هەرچەندە من لەگەڵەوە دانی بۆ دەوڵەتداریش کەس تەزویر بکاتن خوازیارم ئەو خەڵکە حکومەتێکی دیکە هەڵبژێرێ دەسەڵاتدارانێکی دیکە هەڵبژێرێ بۆی کەسبینێکە ئەوەی کە زوڵم دەکا بە شەرعیەتی زۆرینەی خەڵکی هەرێمی کوردستان زوڵم نەکات یعنی بەیانی ئەو خەڵکە کە زۆرینەی دەنگدەران دەنجیان بەوانە داوە حەقیق لێی نییە سپاس دەکەم میکا کاژین سەبارەت بە بەڵین دەسەڵات پێ دوای 27 ساڵ هەڵبژاردن چۆن ئەو دەسەڵات دەستنەوە بەردەمی خەڵک بەڵێنی مەسەلەن چارەسەری کێشەی کارە بە ئاو موچە بە خەڵک دەدرێت خۆی یەکێک لە مەقسەدەکانی انتخابات من زۆر جار ئەمە دەڵێم زانایانی سیاسەتی ئەوانەی پسپۆڕی بواری هەڵبژاردنن لەسەر چاو زانستەکانی کە باسی هەڵبژاردن دەکەن کۆمەڵی ئامانجی سەرەکیان بەچێتەوە بە ئەنجامدانی هەڵبژاردننی پاک و بێگەرتەوە یەکیان لەوە بریتێ لە چی لە سنەوەی شەرعیەتە لەو دەسەڵاتانەی نەیانتوانیوە مولتەزیم بن یا سەرکەوتوو بن لە ئیلتیزامکردن بە مەشروعی خۆیان بە بەڵێنەکانیان یا ئەوە تا ئەگەر سەرکەوتوو بووە ڕەوایەتی و شەرعیەتی بۆ تازەکەرەوە ئەم دەسەڵاتە شایانی ئەوێ یعنی بەڕاستی هەموو شەرعیەتێکی کە نەیماوە زیاتر لێ بسەندێتەوە و گۆڕانکاری تێدا بکرێ بۆچی لەبەر ئەوەی بەڕاستی نەیتوانیوە مولتەزیم بێ یعنی هەموو ئەو بەڵێن و ئەو بڕیار و ئەو سیاسەتانی کە داوێتی لە سۆنگەی چۆنەڵێ ئەنجام ممارەسەکردنی حکمێکی ڕاشیدانە نەیکردووە لە کاردانەوەیە کردێتی مامۆستا باسیەوەی کرد کە تا مزاهرەکان نەچۆن ناو هەولێر پارتی دیموکراتی کوردستان بە تایبەتی سەرۆکی ئەنجومەنی وەزیران نەهاتە سەرخەت کە تعدیلی ئەوە بکەن یەک ڕۆژ دوو ڕۆژ ئەوان زۆر چۆنەڵێ گرنتیان لەسەرەوە کرد کە ئەو منتیقانە ئارامن بەڵام کە بە شێوەیەکی بەرفراوان ئەو منتیقێش خۆپیشاندانی گرتەوە ئەنجا هاتنە سەرخەت ئەمانە پێ چۆنەڵێ مافیان دەبێت لێ بسەندرێ ئەوان خۆیان باوەڕیان بەوە نییە کە مافت بدەنێ ئەوان نەزەرەیەکیانێ هەندێک کادری خۆشیان دەیانوت تەشبیه نەبێ میلەتیان وێنا ئەکرد بە چی بە سەگ دەیو بۆ نمونە پێتەوەڕێت تا پارچەیە گۆشتی بۆ هەڵەدەی دوایی چیە لەوە کادیری بەڵێ ئەوە کادری باڵای ئەم حیزبە بوو وێ ئەمە نەزەریە و فەلسەفەی ئەوانە بۆ فەرمانڕەواییکردن لە هەرێمی کوردستان بەس 26 ساڵ بەسە بۆی کە تاقیکرابنەوە هەر ئەوەی بەڵێ هەر ئەو یاسانەی کە دەرکران لەم دەورەیە کە چەند یاسایەک دەرکران سندوقی داهاتی نەوت و گاز و سامانە سروشتەکان کە ئەوە بەڕاستی دیعایەکەی پێش هەڵبژاردن کاگنێچیر کردی کە ئەو شەریکەی کاپکۆ ئەدەهێنین هەموو کەسێک دەبێت حسەی هەبێ بەڵام پشتیوانی ئەو یاسایشیان نەکرد کە لە پەرلەمانە بە سەرۆکایەتی وەسکرتێری نوێنەرەکانی معارزە لە پەرلەمانی کوردستانە ئیشی بۆ کرا ئەوە کرا بۆیە بەڕاستی ئەوان بەڵێنی خۆیان نابەنە سەر و ئەوان بەڕاستی ئەگەر شتێکیشیان کردبێت لە کاردانەوەی تا ترسیان لەسەر نەبێشتیان نەکردووە باشە بەس نەخێر ئەزانی چۆنە ئێمە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ لا يدخل المؤمن من جحر واحد مرتين ئینسانی مسلمان کە لەویا دەتوانین بڵێ ئینسانی هۆشیاریش کە مسلمان یا ئیمانداری ڕاستەقینە کەسێکی هوشیارە لە جارێک لە دوو جار لە کونێکەوە ناگەزرێ ئێمە ئەم دەسەڵاتە 27 ساڵە فێڵمان لێ دەکات 27 ساڵە وەفای نەکبووە من نەبووە ئەم هێزانە ئینشقاقان تێکەوتوە ئەو دەڵێن لە کونی جیاجیا پێمانەوە ئەوە تۆ کونێکی لێگری ئەو دوو کونی ترەگاتەوە بۆی وەکو ڕژمار پێوە بە یعنی ئەزین چییە کاگەن ئەوان وەفایان بۆ بەشێ لە خۆیان نەبووە تۆ سەیری بەشێ لەم هێزانەی دەسەڵات کە کەرتێکیان لێ ئەبێتەوە لە شەو ڕۆژە ئەم کەسە کە پۆستی باڵای لە ناو حیزبەکەیە هەبووە خۆی و ڕۆتێک دەچێتە دەرەوە بزانە چیان پێ دەکەن بزانە هێرشی سیاسی تەنانەت لە دروستکردنی تەحەدای ئەمنی لەسەریان چیە بێ تۆ هێزێک بەڵێنی بۆ نیوەی خۆی نەبێ چۆن بەڵێنی بۆ ئەوە دەبێت ئێمە قاعدەیەکیشمانەیە دەڵێ اليقین لا يزول بالشك ئەوەی کە تۆ یەقینە لات نابێ بە شەک بیگۆڕیتەوە ئێمە یەکێتی و پارتی لە ئەنجامی سیاست و هەڵوێست و ڕەفتاریان بە یەقینی پێیان سەلماندین ئەمانە ناتوانن حکمی ڕەشید بەرپاکەن دەسەڵاتێکی مافیاگەری لە سایە ئەمانە دێتە بوون بەڵام دەسەڵاتێکی ڕاشیدانە حکمێکی ڕاشید نایەتە بوون جا هەر کەسێک دەچێت
شەرعێتی ئەمانە تازە دەگاتەوە بەڕاستی لە دنیا و قیامەتدا دەبێت گلەی لە خۆی بکان نەک لەو 2000. سپاس دەکەم مامۆستا بەردەوام بوونی ئەم دۆخە پێ دوایە ماڵوێرانی زیاتری بە دواوەیە گەرم دەسەڵاتە بەردەوام بێ خەڵک لە ماڵبژاردنە زۆرترین بەشداری نەکە کە بەڕێزتەکیت کردەوە کە زۆرترین بەشداری گرینگە. ئەمن یەک ترسی یەک شتم هەیە بەڕاستی ئەگەر بێت و ئەو وەزع سیاسی کە هەیە گەر گۆڕانکاری نەکرێتن و ئەو خەڵکە بە زۆری بەشدار نەبێتن ئەوەی کە کردویانە بەو خەڵکی زیاتری دەکەن بۆ چکە قەناعەتیان وایە کە ئەو 27 ساڵی کە ئەو سیستەمی حکومڕانی کە ئەدایان کردووە قەناعەتیان وایە کە ئەو خەڵکە بەو شێوەی ڕازیە وەک خەڵکەکە پێی خۆشە لەبەرەوە قەناعەتم وایە ئەو جا فکر لە داهێنانی زیاتر و یعنی ئەوتر دەکەنەوە کە ماڵوێرانی بۆ خەڵکەکە زیاتر بێتن لەبەرەوە من لێرانە ڕوو لە خەڵکی هەرێمی کوردستان دەکەم دەڵێم خوازیارم ئەو خەڵکە بە گەرم و گوڕیەکی چاک و باش بێنە سەر سندوقەکانی دەنگدان و ئەو بەڵێنانەی کە حکومەت پێی داون دەسەڵات پێی داون کە جێبەجیان نەکردن لە بیری نەکەن. سپاس دەکەم کاکاژین کاتمان زۆر کەمەوە ئێوەکو کۆمەڵ پۆستەر و شتەڵ ناواسن بۆی کە خەڵک بۆ نمونەی بینێت پرسیاری ڕەنگە لا دروست بێت بە مەرکەزی تقریبان بڕیارمان نەدا ئەو شتانە بکەین بەڵام کاندید کە خۆی مەسەلەن کەسێک پێی وایە لە سنوورێکی دیاریکراوە لە منتیقی خۆیان کۆمەڵ شتەکە لە چوارچێوەی یاسا و ڕێکارە کارپێکراوەکانە ئەوە ئێمە اعتیمادی کولیمان لەسەر چییە بەڕاستی لەسەر خطابێکی منتیقیانەیە لەسەر کۆمەڵێ شت نییە یعنی ئێمە دەمانێت دیعایکی هاوسەنگ بکەین بەو خەڵکە بڵێن کاکە ئەمە سیاستمانەوەشمانە لە دۆخێکی ئارامە ئەگەر دۆخەکە ئارام بێ بەڕاستی خەڵک چاکەکانی ئێمە باشتر دەبینێ و ئێمە دەتوانین ئەو پرۆژە باشانە زۆر سپاس بۆ بەڕێزان هاوژ عومەر بەرپرسینەوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی مامۆستا مەروان گەڵاری سەر فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بە پەرلەمانی کوردستان سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ. دەستان خۆش بکە.